بەپێی بەدۆداچوونێکی پەیام خەرجی موچە لە کابینەی نۆیەم 6 ملیار دینار زیادی کردووە. ئەمەش دوایی بانگەشەی بەرپرسانی کابینەکە بۆ چاکسازی و کەمکردنەوەی خەرجی دێت. زیادبوونی خەرجی موچە لە کاتێکدایە حکوومەت دامەزراندنی بە ئاشکرا وەستاندووە. ساڵانەش 5,000 فەرمانبەر خانەنشین دەبن. لە کۆتا ڕۆژەکانی کابینەی هەشتم خەرجی موچە چەند بووە؟ ڕێباز حەملان وەزیری پێشووی دارایی هەرێم لە 27 پێنجی ساڵی 2019 لە کۆتا ڕۆژەکانی کابینەی هەشتم ڕایگەیاند کۆی موچەی تەواوی موچەخۆران 881 ملیار دینارە. ئەم لێدوانەی ڕێباز حەملان بەر لە 43 ڕۆژ بوو لە پێگەێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی. بە پێی زانیاریەکانی پەیام لە ئێستادا مانگانە خەرجی لیستی موچە بۆ 940 ملیار دینار بەرز بۆتەوە. دوای یاسایی چاکسازی خەرجی موچە چەند زیادی کردووە. بڕیاربەردەستانی کابینەی نۆیەم بانگەشەی گەورە و هەڵمەتی ڕاگەیاندنی زۆریان بۆ یاسایی چاکسازی کرد کەچی دوای کەوتنە بواری جێبەجێکردنی یاساکە خەرجی موچە زیادی کردووە. یاسایی چاکسازی لە دەرماڵە و موچە لە مانگی حوتی ساڵی 2020 کەوتە بواری جێبەجێکردنەوە. لەو کاتەدا مانگانە خەرجی لیستی موچە 895 ملیار دینار بوو. بەڵام دوای جێبەجێکردنی یاساکە خەرجی موچە 45 ملیار دینار زیاد بووە و لە 895 ملیار دینارەوە بۆ 940 ملیار بەرز بۆتەوە. زیادبوونی خەرجی موچە لە کاتێکدایە بەپێی راپۆرتی سێمی یاسایی چاکسازی کە ڕاستەی پەرلەمانی کوردستان کراوە بەهۆی جێبەجێکردنی یاساکە لە بڕینی 2 موچەی و 3 موچەییدا بڕی ملیارێک و 253 ملیۆن دینار بۆ خەزێنەی حکوومەت گەڕاوەتەوە. هەروەها منحەی بەخێوکەری 13,282 دایک و باوکی شەهیدان بڕدراوە کە مانگانە بڕەکەی 996 ملیار دینارە. ساڵانە 5,000 فەرمانبەر خانەنشین دەبن. بەپێی ئامارەکان ساڵانە لە هەرێمی کوردستان 5,000 فەرمانبەر خانەنشین دەکرێن. بە جۆرێک لە ماوەی 4 ساڵی کابینەی نۆیەم 20,000 فەرمانبەر خانەنشین بوون کەچی خەرجی لیستی موچە زیاد دەکات. بەپێی لێدوانێکی پێشووتری بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی هەرێمی کوردستان لە 2014 بۆ 2021 40,000 کەس خانەنشین کراون. ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و زیادبوونی خەرجی موچە. لە ساڵی 2016ەوە حکوومەت بە پاساوی قەیرانی دارایی بە نایاسایی پلەبرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی ڕاگرتووە کەچی خەرجی لیستی موچە هەر زیاد دەکات. وەستاندنی دامەزراندن حکوومەتی هەرێم لە ساڵی 2014ەوە دامەزراندنی ڕاگرتووە. بە گوێرەی ئامارەکان ساڵانە زیاتر لە 30,000 قوتابی زانکۆ و پەیمانگاکان تەواو دەکەن و دانامەزرێن. ڕاگررتنی دامەزراندن لە کاتێکدایە پارتی و یەکێتی بە شێوەی نهێنی بە تایبەت لە سلکی ئەمنی بەردەوام ئەندام و لایەنگرانی خۆیان دادەمەزرێنن. ئەمە جگەلەوەی دامەزراندن و دروستکردنی هێزی چەکداری بۆ دار و دەستەکانیان بەردەوامە. ئەمەش وا دەکات خەرجی موچە زیاد بکات.